ئەتفا و شارەوانی و ئاسایش و خەڵکی ئەم دوودێ و ئەم باریکە و ئەوانە نەبووایە بەڕاستی ئەم دوودێ زەرەری ڕۆحی و گیانیشی تیا بوو وەکو شخصی خۆمان نزیکی 300 دۆنم لە وەرگامان سوتاوە ئێمە گیان وڵای زۆر جار ئەمە 3 جار ئەم ئاگرە لەم ئالەم دەشتا کەوتۆتەوە ئەرە وەڵا ئەمساڵ بەس داواکاریمان چی وڵا داواکاریمان ئەوەیە کە عمرێ دەربکەن بۆ ئەوانەی کە ئەگەر ئاگرێکیان خستەوە یان شتێکیان کرد ئیجرعاتی خۆیان لەگەڵا بکرێ هەموو ساڵە لێ بکەم بۆ ئاگرێنەوە هیچی ئەم ناوەی نێڵە هەموویان تا ئەم ناوە هەمووی کشی سووتیاوە زۆریشی لە کاتی ئەوە لە کاتی دەرەوە لە کاتی سروتە لەو کاتا یەکسەر ئاگرەکە بەرەدەنەوە هەمووشی هاوە دەمێکەوە بەرە خواردێ بەرە بێسان سووتێت وڵی لە سعات دووە خەریکن چارەك بۆ دوو خەریکەوە سعات 3:30 والله ساعات دووە خەریکن 1:30 ئەرە وەڵا هەریق وڵای دوو هەریقی لێ ئیتر هەریقەکانیش بەخوا پێویست کاریان نەکرد یەکیان سۆندەی بڕایەکیان ئاوی لێ بڕایتر فریان نەکەوتن